دوای ساڵێک لە بێدەنگی هێرشی گروپە چەکدارەکان بۆ سەربن کە سەربازیەکانی ئەمریکا لە عێراق و سووریا سەری هەڵداوەتەوە. کاتێک کابینەی محەممەد شیاع سوودانی لە کۆتایی مانگی دەی ساڵی 2022 پێک هات لە بەرامبەر پشتیوانی ئەمریکا لە کابینەکە هێرشی گروپە چەکدارەکان بۆ سەربنکەکانی ئەمریکا لە عێراق وەستا، بەڵام ئێستا جارێکی دیکە هێرشەکان دەستیان پێکردوێتەوە. دوای شەڕی قەوارەی زایۆنی بۆ سەرکەرتی غەزە بەرەی بەرگری ئیسلامی لە عێراق، هێرشەکانی بۆ سەربنکەکانی ئەمریکا چڕ کردوێتەوە. بەرەی بەرگری ئیسلامی لە عێراق هۆکاری هێرشەکانیان بۆ سەربنکەکانی ئەمریکا بۆ پشتیوانی ئیدارەی بایدن لە ئۆپەراسیۆنەکانی قەوارەی زایۆنی بۆ سەرکەرتی غەزە گەڕاندوێتەوە. بۆردومانی بنکەکانی ئەمریکا لە عێراق و سووریا لە کاتێکدایە ئەمریکا پشتیوانی ڕاستە و خۆی قەوارەی جوولەکەیە لە کوشتنی هاوڵاتیانی مەدەنی غەزە. لەو چوارچێوەیەشدا ئیدارەی بایدن بڕیاری داوە 14 ملیارد دۆلار هاوکاری قەوارەکە بکات. زیاتر لە 80 هێرش بۆ سەربنکەکانی قەوارەی زایۆنی ئەنجام دراون. لە هەفتەی دەی 2023وە زیاتر لە 80 جار گروپە چەکدارەکان بنکە سەربازیەکانی ئەمریکایان لە عێراق و سووریا بە ئامانج گرتووە. ئەمریکا لە عێراق 4 بنکەی سەربازی هەن کە دیارترینیان بنکەکانی عین ئەسەد لە ئەنبار، هەریر و فڕۆکەخانەی هەولێر، بنکەی سەربازی لە ناوچەی سەوز. بە پێی زانیاریەکان 2500 سەربازی ئەمریکا لە عێراق هەن و کار بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی واشنگتۆن دەکەن. هەروەک ئەمریکا لە سووریا 5 بنکەی سەربازی هەیە، دیارترینیان بنکەی سەربازی تەنەفە کە دەکەوێتە سێگۆشەی سنووری عێراق، سووریا، ئەردەن. ئەمریکا لە دوای شەڕی داعش لە ساڵی 2016ەوە هێزەکانی لە سووریا جێگیر کردووە کە ژمارەیان لە ئێستادا بە 900 سەرباز دەخەمڵێنرێت. ئامانجی بنکەکانی ئەمریکا لە عێراق و سووریا. بوونی بنکەی سەربازی ئەمریکا لە عێراق و سووریا بۆ 3 هۆکاری سەرەکی دەگەڕێتەوە. یەکەم، پاراستنی بەرژەوەندیەکانی هاوپەیمانان، بە تایبەت پاراستنی ئاسایشی ئیسرائیل. دووەم، پاراستنی ئاسایشی وزە لە ناوچەکە. سێیەم، ڕێگری لە فراوانخوازی و هەژمونی رووسیا، چین و ئێران. تاکەی هێرش بۆ سەربنکەکانی ئەمریکا بەردەوام دەبێت. بەرەی بەرگری ئیسلامی لە عێراق لە دوایین بەیاننامەیاندا ئاماژە بەوە دەکەن تاوەکو دەرچوونی کۆتا سەربازی ئەمریکی لە عێراق هێرشەکانیان بەردەوام دەبێت. لای خۆیەوە لوید ئۆستن وەزیری بەرگری ئەمریکا سەبارەت بە ناسنامەی ئەو گروپانەی لە پشت هێرشەکانەوە ئاماژە بەوە دەکات کە تایبی حیزبوڵڵا و بزوتنەوەی نوجەبا کە لەلایەن ئێرانەوە پاڵپشتی دەکرێن لە زۆرینەی هێرشەکانی دژ بە ئەمریکا و هێزەکانی هاوپەیمانان بەرپرسیارن. هەروەک کینێز مەکێنزی، سەرۆکی پێشووی فەرماندەیی ناوەندی ئەمریکا لەبارەی توانە سەربازیەکانی گروپە چەکدارەکان بە ڕۆژنامەی نیویۆرک تایمزی ڕاگەیاندووە. بە تەواوی مەودای ئەو چەکانە نازانێت کە گروپەکان خاوەندارێتی دەکەن، بەڵام لە ساڵی 2020 کاتێک سەرپەرشتی هەوڵەکانی ئەمریکای بۆ کەمکردنەوەی چەک و جبەخانەی ئەو گروپانە کردووە بۆی دەرکەوتووە ڕەنگە هەندێ لەو چەکانە بگەنە ئامانجەکانیان لە ئوردن و سووریا و سعودیا. هێرشی گروپە چەکدارەکان سەرئێشە بۆ سوودانی دروست دەکات. ساڵێک لەمەوبەر لە کاتی پێکێنانی کابینەکەی محەممەد شیاع سوودانی بەڵێنی بە ئەمریکادا بوو هێزەکانی لە هێرشی گروپە چەکدارەکانیان بپارێزێت. ئێستا کە هێرشی گروپە چەکدارەکان بۆ سەر باڵوێزخانەی ئەمریکا و بنکە سەربازیەکان دەستی پێکردوێتەوە، سوودانی لە بەردەم ئیحراجیەکی گەورەدایە و هەوڵەکانی بۆ ڕاگرتنی هێرشەکان دەست پێکردووە. بۆ ئەو مەبەستەش لیژنەی لێکۆڵینەوەی بۆ دۆزینەوەی ئەنجامدەرانی هێرشەکان پێکهێناوە. ئاماژەکان بۆ ئەوە دەچن قورسە سەرۆکوەزیرانی عێراق بتوانێت هێرشەکان ڕابگرێت. بەو پێی ئەو گروپانە دەسەڵاتیان لە سوودانی زیاترە. ئەمە شوا دەکات کابینەکەی ڕوبەڕووی کێشەی گەورە لەگەڵ ئەمریکا ببێتەوە.